الله عليه وسلم نسر أهل بيت وهم ياران وهم شنكوتوان تاكوت الزمان. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع ومن علم لا ينفع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها. السلام إخوان الهم لا يكتان بير بردوام من لسرباسي تاوانا قوركان أمرو إن شاء الله لخدمتي بريستانا باسی چەند تاوانێکی ترەکەین بۆ هیوای ئینشاءالله هەمومان ئیستفادەی لێ وەربگرین و بتوانین خۆمان بپارێزین. بەڕێزان، یەکێکی تر لە تاوانە گەورەکان خیانەتە. خیانەت واتە ناپاکی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. خوای تعالی ئەفەرمێ ئەی ئەو کەسانی کە باوەڕتان هێناوە خیانەت لە خوا، لە پێغەمبەری خوا، لە ئەمانەتەکان کە لە ژێردەستانایە مەکەن لە کاتێکا کە ئێوە ئەزانن ئەوە تاوانی گەورەیە و حرامە. ئینسانی موسڵمان نابێ خیانەت بکا، ناپاکی بکا بەرامبەر بە دینی خوا، بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەرامبەر بە شەریعەتەکەی خوا. نابێ ناپاکیش بکا بەرامبەر بە ئەو ئەمانەتەی کە لە ژێر دەستدایەتی. خۆشەویستەکانم، ئەمانات تەنها بریتی نییە لەوەی کە یەکێک پارەیەک بخاتە ژێر دەستی کەسێک بۆ یعنی بخاتە لای بۆی هەڵگرێ کابرا خیانەتی لێ بکە، ئەوە جۆرێکە لە ئەمانەت. بەڵام ئەمانەت بە معنایەکی فراوانتر ئەتوانین لێی تێبگەین. ئەویش ئەوەیە هەر شتێک سپێردا بە تۆ، سپاردیان بە تۆ، ئیترەوە ئەمانەتە. ئەمانەتی وەزیفەیەک زۆر گەورەترە لەوەی ئەمانەتی تاکە کەسێکت لەلا بێ. چونکە وەزیفە بۆ نمونە کەسێک ئەگەر مامۆسای مەکتەب بێ نزیکەی 300-400 بگرە 500 تەلەبە، ئەمانەتە ها لە ژێردەستی تۆیە. کەسێک ئەگەر لە دائیرەیەکە مۆزەف بێ یا بەرپرسی دائیرەیەک بێت، بۆ نمونە لەم شارەی خۆمانە، یعنی هەر دائیرەیەک، هەر یعنی وەزیفەیەک، تۆ ئەمانەتەیەکی یعنی بڵێ ئەمانەتی ئەم شارە هەمووی لە ژێردەستی تۆیە. بۆ نمونە پۆلیس، ئاسایش، ئەمانەتی پاراستنی ئەمنیەتی ئەم شارەیان لە ژێردەسایە. بۆ نمونە ئاگر کوژێنەوە ئەمانەتێکی تری لە ژێردەسایە. بۆ نمونە حاکم و دادگا ئەمانەتێکی تری لە ژێردەسایە. بۆ نمونە پەروەردە ئەمانەتێکی تری لە ژێردەسایە. بۆ نمونە ئەوقاف و مامۆسایانی ئاینی ئەمانەتێکی تریان لە ژێردەسایە. ئەمە هەمووی ئەمانەتە بە تۆ سپێرراوە، بۆیە تۆش ئەبێ پیاو بیت و ئەمانەتەکەی خوا بە جوانی جێبەجێ بکەیت. من قەناعەتم وایە ئەم ئەمانەتە لەو ئەمانەتە قورسترە کە تو تەنها کابرایەک بێت دەفتەری دۆلار بکاتە لای تو بڵێ بۆمی هەڵگرە. ئەمانەت یەک نەفەرە، بەڵام تو ئەمانەتی جاری وا هەیە ئومەتێک لە ژێر دەستایە. حتا بەرپرسیارەتیەکەت گەورەتر بێ، ئەوەنەش ئەمانەتەکەت گەورەترە. دیارە ئەمانەتی مدیر ناحەیەک وەکو ئەمانەتی قایمقامێک نییە، ئەمانەتی قایمقامێک وەکو ئەمانەتی محافظێک نییە، ئەمانەتی محافظێک وەکو ئەمانەتی وەزیرێک نییە، ئەمانەتی وەزیرێک وەکو ئەمانەتی سەرۆکی وەزیران نییە. ئیتر هەتا بێ ئەمانەتەکە گەورەترە بێ و هەر بەو ڕەچەڵەکە بێ بچووکە ئەگاتە ئەمانەتی دایک و باوک لەسەر ماڵەکەی خۆیان. یعنی تۆ بەرپرسی بەرامبەر بە ژن و مناڵەکانت، ژن بەرپرسە بەرامبەر بە ماڵ و سامان و مناڵی مێردەکەی. ئیتر ئەمانە هەمووی ئەمانەتن ئینسان ئەبێ بیپارێزێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێ سێ نیشانە هەیە، یان سێ شت هەیە نیشانەی کەسی دووڕوو منافقن. یەکەمیان ئیذا حدث كذب، کابرا ئەگەر قسە بکات درۆی تیا بکا. دووهەمیان ئیذا وعد أخلف، ئەگەر وعدی دا و پەیمانی دا نەیبردە سەر. سێمیان ئیذا ئتومن خان، ئەگەر ئەمانەتێکی پێ بسپێرن خیانەتی لێ بکا. کەوا بوو ئەمە نیشانەی منافق و تاوانی گەورەیە، ئەبێ ئینسانی مسلمان خۆی لێ بپارێزێ. هەروەها خۆشەویستەکانم، نوێژیش ئەمانەتە، هەروەها دەستنوێژ ئەمانەتە، هەروەها ڕوحی خۆت کە پێت سپێرراوە ئەمانەتە، لەش ساغیەکەت پاراستنی لەش ساقی خۆت ئەمانەتە. یان ئیسا ئەم دەستە کە خوادایەتی من ئەمانەتە، ئەم چاوە خوادایەتی من ئەمانەتە، ئەو زوانە کە خوادایەتی من ئەمانەتە. خۆ هەر دانەیە لەمانە پێویستی بە پاراستنە. بۆیە بێ ئاگامان لە خۆمان بێ.
یەکێکی تر لە تاوانە گەورەکان بەڕێزان وەفانەکردن بە عەهد و پەیمان. وەفانەکردن بە عەهد و پەیمان. خوای تەعالی لە قورئانی پیرۆزدا فەرمێ وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا. ئەو عەهد و پەیمانەی کە ئەیدەی بیپارێزە چونکە ئەوە بەرپرسیارەتی لەسەرە. وەفا بە عەهد بکە، وعدێکتدا بیوەسەر، یا مەیدە یان ئەگەردات بیوەسەر. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم سێ کەس هەیە من لە ڕۆژی قیامەتدا بەرامبەریان ئەوەستمەوە. خوا پەنامان بدە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی قودسیە ئەفەرمێ خوای تەعالی فەرموویەتی سێ کەس هەیە لە ڕۆژی قیامەتدا من خەسمیانم، یعنی من بەرامبەرەکانم لە دادگای ڕۆژی قیامەتدا خوا بەرامبەرتەوە سێتەوە. خوا پەنامان بدە ئەگەر یەکێ لەم سیفاتانە تیابی. یعنی سێ گوناحی گەورەیە بەڕاستی ئەبێ ئاگامان لە خۆمان بێ. یەکەمیان سیرکەن بەڕێزان گوێ بگرن بزان چەند ئەم بابەتە لە ئێمەیە هەیە. یەکەمیان رجل أعطى بي ثم غدر. کابرایەک منی کرد بە وەکیل، خوای تەعالی فەرمێ کابرایە من بکا بە وەکیل دوای درۆ بکەو نێواتە سەر. ئەڵێ خوا وەکیل بێ وایە. لا حول ولا قوة إلا بالله. خوا بکەیتە وەکیل و نەیبێتە سەر. چی کارە ساتێکە یعنی خوا کەیتە وەکیل بە پاشان نایبێتە سەر. دووهەم کابرایەک بفرۆشێ و قیمەتەکەی بخوا، یعنی جاران زەلام کراوەتە عەبد فرۆشتیانە. جاران ئەگەر کەسێ بکا بە کۆیلە و پارەکەی بخوا، یعنی ئەوە ئیتر خوا بەرامبەر تەوێسێ لە ڕۆژی قیامەتە. خوا پەنامان بدە. سێم رجل استأجر أجيرا فاستوفى منه ولم يعطه أجره. کابرایە کرێکارێک ئەگرێ ئیشی وەفا. کابرای کرێکار بە جوانی ئیشەکەی ئەکا، ئەم بە جوانی پارەکەی پێ نادا. تۆ کەسێکت گردووە ئیشێکت بۆ ڕاستپێرێ، کرێکارێکە لە باخەکە تا ئیشکا، لە خانۆکە تا ئیشکا، یەکێکە خستە سەر دوکانەکەی خۆت شاگردێکە، هەر ئیشێک کەسێکت گردووە بکرێ، مانگانە بێ، ڕۆژانە بێ، هەفتانە بێ، بەڵام ئەو ئیشەکەی ئەکا، بەڵام تۆ بە جوانی پارەکەی پێنادی. طبعاً بەڕێزان ئەمە حکومەت ئەگرێتەوە. هەر حکومەتێ ئەگەر لە کاتی خۆیان و لە کاتی خۆیان موچەکە نەدا بەری ئەم حەدیسەی پێغەمبەرەکەوێت لە ڕۆژی قیامەتە خوا بەرامبەریان ئەوێسێتەوە. ئیتر ئەواڵەی خوایان بکەن. من ئەڵێم یا ڕەبی خوایە هەر کار بەدەستێ ببێتە سەبەب کە موچە دوا بکەوێ، وەلەو بۆ یەک ڕۆژیش، وەلەو بۆ یەک سەعاتیش. یا ڕەبی خوایە ڕسوای بکەی. هەر کەسێ سەبەبە. ئەیدەینە دەستی خوا ئەڵێن خوایە هەر کەسێک لەبەر مەسلحەتی خۆی، لەبەر بەرژەوەندی خۆی موچەی ئەم خەڵکە دوا ئەخا، یا ڕەبی خوایە ئەو دەسڵاتەی نێڵێت. لێی بسێنیتەوە بیدێتە کەسێک کە مستحق بێ، کە شایستە بێ. جا ئەمە کار بەدەست ئەگرێتەوە. ئەم حەدیثە ئەڵێی بۆ ئەوان وتراوە. ئیتر هەر کەسێکی تریش لە خوارەوە مناڵەکەت لە ماڵەوە پێژی کوڕم ئەوە بکە ئەو نەپارەت پێدە، مەگەر نەیدەی درۆکەیت و ڕاست نەکردن. ئاگاتان لە خۆتان بێت. وەفانەکردن بە نەزر. تۆ نەزرێک ئەکەی لەگەڵ خوایە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی تەوبە ئایەتی 75 بۆ 77 ئەفەرمێ ومنهم من عاهد الله. خەڵکانێک هەیە عەهدیان لەگەڵ خوایە کردیە، نەزریان کردە. نەزر ئەمە پێوترێ نەزر براینە بۆی بزانن. لئن آتانا من فضله لنصدقن ولنكونن من الصالحين. خوایە ئەگەر مناڵێکم پێ بدەی وعد بێ لەسرم گایە سەر ببڕم. خوایە ئەگەر ئەوە نەوام بۆ بکەی من وعد بێ لەسرم ئەمە ئەکەم، ئەبێ ئەوە سەدەقە بکەم، ئەبێ ئەوە خێر بکەم. ئەمە پێ ئەوترێ نەزر. ئەمە پێ ئەوترێ نەزر. هەر کەسێ ئەگەر خوا ئەو شتەی بۆ کرد و جێبەجێی نەکرد، خوای تەعالی ئەفەرمێ فلما آتاهم من فضله بخلوا. کاتێ خوا ئەوەی پێیاندا سەیرەکەی دەستیان گردو لۆف لێدا. ئەی مامۆ ساعەتی هەدیە بیدەمە کوڕەکەم، ئەی مامۆ ساعەتی هەدیە نازانم چی سەیرە. ئەی بابە تۆ وعدت نەداوتت ئاواکەم ئاواکەم، ئیسا بۆ لۆف لێدەی؟ ئێ بابە تۆ لێڵ خوایەش معاملەت کردووە وتە خوایە ئەوەم پێ بدەم منیش ئەوەت بۆکەم. ئیتر خوا پێتی دا تۆ بۆ خۆت ئەخەیتە بەر غەزەبی خوای تەعالی.
خوای تعالی فرمێ کاتی خوا مناڵی پیاندا یا کاتی خوای تعالی ئیشەی بەیان جێبەجێ کرد بەخیلوا وتەوەلوا وهم معرضون پشت هەڵەکەن و وعدەکەی خوا جێبەجێ ناکەن. جا خوای تعالی فرمێ فأعقبهم نفاقا في قلوبهم إلى يوم يلقونه. خوای تعالی لەناو دڵیانە منافقی ئەچێنێ. لا حول ولا قوة إلا بالله. یەکێکی تر لە تاوانە گەورەکان بەڕێزان گوێگرتن لە قسەی خەڵکی لە کاتێکا کە خەڵک پێی ناخۆش بێت تۆ گوێی لێ بگری. من لەگەڵ یەکێکە ئەلێرەوە قسە ئەکەم بە هێواشی معنای وایە مەبەستم ئەوەیە ئێوە گوێتان لێ نەبێ وانە تۆش گوێشلەکەی بزان من چی لەگەڵاڵێ. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم من استمع إلى حديث قوم وهم له كارهون أو يفرون منه صب في أذنه الآنك يوم القيامة. هەر کەسێک گوێ لە قسەی کۆمەڵە خەڵکێ بگرێت کە ئەوان یان دوو کەس مەرجنیە کۆمەڵە خەڵک کە ئەوان مەبەستیانە ئەم گوێی لێ نەوێ بەڵام ئەم ئەڕوا لە هەر ڕێگایەکەوە بە گوێ ئەگرێ. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە قڕخۆشمی تواوە ئەکەنە گوێچکی ئەو کەسە. طبعا ئەمە بەرانە ئەمە هەموو جۆرە نهێنیەک شەکرێتەوە هەر ئەوە نییە. خەڵکەیە بە دوای عیبی خەڵکە ئەگەڕێ خەڵکەیە ئەگەڕێ زاندراوسەکەی چیەکە ئەمە گەڕان بە دوای عیب و عار و نوقسانی خەڵکە گشتی ئەگرێتەوە گشتی. ژنەکان ژن کاتێک کوڵ ئەگرێ لە پیاوەکەی یا پیاو کوڵ ئەگرێ لە ژنەکەی یان ئەڕۆن بە دوای عیب و عاری دراوسەکانیان ئەڕۆن یان بە عیب یەکێکی تر یان ئەڕۆی فەیسبووک و نازانم مۆبایلی کەسێک هاکەکەیت و ئەڕۆیتە ناو شتەکانی بزان چی هەیە کابرا. ئیتر ئەمانە گشتی ئەگرێتەوە ئەو هەموو تەکتیک و فرت و فێڵانەی کە ئەمڕۆ ئەکرێت بۆ ئەوەی عیب و عاری خەڵک بزانی. دوو کەس لەگەڵێکا قسەیەکیان کردووە بابەتێکیان باز کردووە شتێکیان وتۆ تو ئەڕۆی ئەگەڕێی بە دوای بیدۆزیتۆ تا حەیای بۆی. هەر کەسێ بە دوای حەیای کەسێکا بڕوا بۆ ئەوەی حەیای ببا لە ناو ماڵەکەی خۆی شیابێ خوای تعالی حەیایە بە. بۆیە ئینسانی مسلمان ناگەڕێ بە دوای عیب و عاری خوشکبرای مسلمانیە. ئەمەس کارێکی زۆر زۆر ناشرین و خراپ. ئەمجا یەک حەدیثێکمان هەیە بەڕێزان زۆر گرنگە ئەو حەدیثە. من هەست دەکەم خەڵکێکی زۆر لە لای خۆمان ئەو حەدیثە ئیهمالەکەن. حديثك پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. لجواني دینداری هەر کەسێک لە ئێمە لە جوانی ئیسلامەتی و دیندارەتی هەر کەسێک لە ئێمە ئەوەیە کە شتێک کە پەیوەندی بە منۆ نییە خۆمی تێنەخەم. لە جوانی ئیسلامەتی هەر کەسێک لە ئێمە ئەوەیە کە هەر شتێک پەیوەندی بە ئێمەوە نەبوو خۆمانی تێنەخین. ئێمە ئەمڕۆ بە پێچەوانەوە دوو کەس قسەکان لێرەکە یەکسەر ئەڕۆین ها چییە باسەکە یعنی هەموو زۆر ڕۆیتە ناو بابەتەکەیان هەر حەزەکەی بزانی باس چیەکەن. ئەمجا ئەڕۆی تەدەخولی شەکەی یعنی هەر ئەوە نییە بەس گوێ بگری بەڵکو تەدەخولی شەکەی تو لەوانەیە بیتە سەبەب ئەوەی کەوا بەینیان تێک بچێت. ئەمە زۆر خراپە زۆر سیفەتێکی خراپە بەڕاستی. چەند جوانە ئێمە ئەم حەدیثە لە ژیانی خۆمانە تەطبیق بکەین. يعني ئێمە ئەم ڕەمەزانە تەنها ئەم حەدیثە بیستی بێتمان و بتوانین تطبیقی بکەین هەموو ژیانمانە گۆڕێ هەموو ژیان بەس ئەم حەدیثە. يعني تۆ لە ماوەی ئەم ڕەمەزانە گوێ ئەگری حەدیثە بیسی ئایەتە بیسی تەنیا ئەم حەدیثە لە ژیانی خۆتا تطبیق کە من دڵنیام هەموو ژیانتە گۆڕێ. شتێ پەیوەندی بە تۆ نەبوو قسەی تیا مەکە و گوێی لێ مەگرە و مەڕۆ نایەوە زۆر گرنگە ئەمە. داواکارم خوای تعالی بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی هیدایەتمان بدە. لەو کەسانەمان بگێڕێ کە گوێ ئەگرن بۆ فەرمایشتەکانی خوا و پێغەمبەری خوا و پاشان هەوڵ ئەدەن تەطبیقیەکەن و جێبەجێیەکەن. ئامین.